بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 17 لە وەرزی بەهارە ساڵی سێم خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێەکەین داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم بەرنامەی کاری کۆبوونەوە و پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو بخێنێتەوە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 برگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 برگەی سەیەم لە مادەی 18 برگەکانی یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 52 54 و 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 7 یاسای خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 6 حوتی 2021 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سورونی شارەوانیەکانی زیادەڕەویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکان 91 96 97 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خستنەڕووی بیرۆکەی ئەو پەرلەمانتارەی خوارەوە بەپێی حکمی مەخاڵی دووەمی برگەی یەکەمی مادەی 49 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک بیرۆکەی پەرلەمانتار عەبدولستار مەجید قادر سەبارەت بە دۆزینەوەی هەلی کار لە ڕێگای بەرگەرخستنەوەی کارگەکان. دوو بیرۆکەی پەرلەمانتار عوسمان عەلی اسماعیل سەبارەت بە لە پێناوی پاراستنی ژنگەی شار و شارۆچکەکانی کوردستان هەوڵێک بۆ ڕیسارکردنی خاشاک. سێ بیرۆکەی پەرلەمانتار زێدان ڕەشید خان ئەودەڵ سەبارەت بە پرسی خوێندنەوەی باڵا و تۆژینەوەی زانستی. چوار بیرۆکەی پەرلەمانتار شایان کاکە ساڵح سەبارەت بە ڤایرۆسی نەخۆشی کۆڤید 19. سێەم خوێندنەوەی دووەم بۆ ئەم پێشنیازە پرۆژە یاساینەی خوارەوە بەپێی حکمی مادەکانی 1970 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیاز و پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ماف و ئیمتیازاتی کەم ئەندام و خاوەنی پێداویستی تایبەت ژمارە 22 ساڵی 2011 لە هەرێمی کوردستان. دوو پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای ڕسمی پولی عێراقی ژمارە 71 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان. سێ پرۆژە یاسای بەرکارکردنی هەمواری یاسای و بەرهێنانی پیشەسازی هەردوو کارتی تایبەت و تێکەڵاو ژمارە 20 ساڵی 1998 هەموار کراوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 16 ئاسایی بەپێی حکمی برگەی دووەمی مادەی 22 لە پێرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 16 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 28 شەشی بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی برگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە پێشنازە یاساینەی خوارەوە. یەک پرۆژە یاسای نیشان و مەدالیە لە هەرێمی کوردستان. دوو پرۆژە یاسای کۆمپانیا ئەمنیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان. سێ پرۆژە یاسای بەرهەمهێنان و هاوردەکردنی پەنتۆ شەتڵ و تۆمارکردن و پەسەندکردنی پارێزگاریکردنی لە تەرزە کشتتوکالیەکان لە هەرێمی کوردستان. کشتتوکالیەکان لە هەرێمی کوردستان. چوار پێشنیازە یاسای هەمواری یاسای چاودێری ناکامەکانی ژمارە 78 ساڵی 1970 هەموار کراو لە هەرێمی کوردستان. پێنج پێشنیازە یاسای هەمواری یاسای چاودێری نەوچەوانان ژمارەی 76 ساڵی 1983 و هەموارەکانی لە هەرێمی کوردستان. 6 پێشنیازە یاسای هەمواری یاسای بزربووەکان و لە هەڵمەتەکانی لە ناوبردننی بە کۆمەڵیگەلی کوردستانی عێراق ژمارە 3 ساڵی 1999. پێشنیازە یاسای هەمواری یاسای دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 2011. پێشنیازی یاسای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. پێنجەم درێژکردنەوەی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 30 ڕۆژ. شەشەم خستنە ڕووی گفتوگۆکردنی چۆنیەتی پڕکردنەوەی کورتێنانی موچە هۆکارەکانی جێبەجێنەبوونی یاسای چاکسازی و بودجەی عێراق کەم و کوری خاڵە سنووریەکان و داهاتی نەوت و داهاتی ناوخۆ بامەدەبوونی لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان. حوتەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. داوا لە سەرۆکایەتی هەردوو لیژنەی شارەوانی و یاساییەکەین بفەرمون بێن بۆ شوێنی خۆیان.
بەڕێزان خاڵە پەیڕەویەکانتان وەرەگرین بەڵام بە جێبەجێکردنی مادەی 56 وەکو خۆی 56 وەکو خۆی خاڵی پەیڕەوی بێ بۆ 1 دقە بێ خاڵی پەیڕەوی نەبێ دەسەڵاتی سەرۆکایەتیە ئاخاوتنەکە ببڕێ بۆ جاری دووەم دەرفەت نادرێتەوە. شیرین خان فەرمو. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە زمنی مادەی 18 بڕگەی شەشەم من لەو چوارچەوەیە پرسیارێکم لە ئاستی سەرۆکاتی پەرلەمان دەبێت. دیارە لە جەلسەی 28 مانگ جەلسەیەکی ئەتوانی بڵێن تێر و تەسەل بوو سەبارەت بە پرسی لێبڕینی موچە. لەم جەلسەیەدا ئێمە پێشتر 56 پەرلەمانتار یاداشتێکمان ئاراستە کرده بوو کە لە نێوەند یاداشتەکە تەکیدمان لەسەر ئەوە کردبووە کە لێبڕینی موچە بخرێتە دەنگدانەوە. لە نێو ئەم قاعەی پەرلەمانە زۆر گفتوگۆ کرا بەڵام ئەوەی جێی سەرنجە و جێی پرسیارە ئەوە بوو فراکسیۆنە پلە باڵەکانی نێو دەسەڵات و ئەم پەرلەمانە زیاتر جەختیان لەسەر لێبڕینی موچە کردەوە. ئەمە پرسیارەکەیە بۆچی سەرۆکاتی پەرلەمان ئامادە نەبوو لێبڕینی موچە بخاتە دەنگدانەوە. سپاس گەیشت بەڵێ دکتۆر ئیسماعیل. بله بسم الله الرحمن الرحیم. سەرۆکا پەرلەمانی من دوو بەشە ئێک ڕۆژە 25 ما 56 پەرلەمانتارە یاداشتێک ئیمزا کرد داخوازێکە ئاشکرا تێدا بوو ئەو بۆ لێبرینە موچە ببیتە بریار دەنگ سەر بێتە دان و مخابن ڕۆژە 28 سەر 29 کۆمبوونێکە درێژ هاتەکردن و وەستیانێکە مەزن تێدا بوو خەلک چاوەڕێی هەندێ بوو بەرهەمێکی بەردەست ببینن پشتی ماندیبوونێکە درێژ و دیماییکە شەڤێل بەرزپێدێ دەرکەفت بێ بەرهەم و نەهاتە دەنگدانێ. یا دوی نویسینا هوا یا رقم 18074 28 هیوای 6 2021 لجنه کاروبار پارلمانی و سکالا هشتا ما بریار بزورینه ندایه همی بریارت ما ایک دنگن بله مخابن دسته سروکاتیه امنا بنین هاریکار الگلمه و پیشنیارت ما برصف نادت یان برصف اکا زیده سادت داد و چند آریشه سردست نشان کنه بس یک ثانیه متمانە مومان پابند دەبین بە یک ثانیه بلا بس یک ثانیه چونکە مقصد من نگوت مقصدەکەم ئەمەیە بێتە دەنگدان ئەم لژنە نەمینیت چونکە حقیقەتەن تعاون و هەریکاری دەستەی سەرۆکایەتی لەگەڵ ئەم لژنە نییە و منە داخوازی منە داخوازی هەمیە ئەندامانی لژنە. بەڵێ سپاس بەڵێ کاکارم بەڵێ کاکاو وام زانی قسە ناکەی یاڵە فەرموو یەک دەقەکەت بۆ ئێمە ئەندامانی یاسایی یعنی ڕێژەی یاسایی لە پەرلەمانی کوردستان یاداشتێکمان بەرز کردەوە زیاتر لە مانگێک بەسەر یاداشتەکە تێپەڕێ داوامان کرد کە دانیشتێکی تایبەت بکرێت لەسەر مامۆستایانی وانە بێژ و گرێبەست و دانەمەزراوان و یەکەمەکان هەتا ئێستا نەکراوە کە ئەوە خەرقی پەیڕەوە کە ئەوە ناپەیڕەویە. خاڵی دووەمیش لەسەر دوا دانیشتن بوو کە بەڕاستی کورت و پخۆت دانیشتەکەمان لەسەر لێبڕینی موچە بووە. ئێمە داوامان کرد بوو کە لەو دانیشتە بڕیار بدرێت کۆتایی بە لێبڕینی موچە بهێنرێ. بەداخەوە سەرۆکاتی پەرلەمان پێشێلی پەیڕەوی ناوە خۆی کرد و پێشێلی داواکاریەکەی ئێمەی کردووە ڕێستان لە ئیمزای 56 پەرلەمانتار 57 پەرلەمانتار نەگرت کە داوای لێبڕینی موچەکەن و داوای بڕیارەکەن. ئێمە پێشتر ڕامان گەیاند ینی ئێمە قسەمان ناوێ گفتوگۆمان ناوێ ئێمە بڕیارمانەوێ بڕیار بدرێت کە لێبڕینی موچە کۆتایی پێ بهێنرێ نەک هەر قسە بکرێ. بەڕاستی بەداخەوە ینی سەرۆکایەتی پەرلەمان لە جێبەجێکاری قسە ماوت کە پابند دەبین بە ئەو پابند دەبین بە مادەی 56 کارۆت ئێمە وەڵامە دەینەوە. بەناوی خودای گەورە و مهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من باس لە بابەتێکی یەکجار گرنگ دەکەم پەیوەست بە خەڵکی کوردستانەوە. مادەی 1 لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 کە هەموارکراوی مادەی 56 لە یاسای ژمارە 111 ساڵی 1969 حکومەتی عراقی لە کاتێکدا ئەم یاسایە دەرکراوە کە دژ بە پێشمەرگەی کوردستان دەرکراوە لەلایەن حکومەتی گۆڕی بەحسیەوە. بەڵام بەداخەوە لە دانیشتنی ژمارە 33 لە 25 نۆی 2023 ئەم مادەیە هەموار کراوە لە پەرلەمانی کوردستان کە تەنها حکمی لە سێدارەدان کراوە بە زیندانیکردنی هەمیشەیی و زیندانیکردنی کاتی.
ئێستا ئەم یاسایە خەتەرێکی گەورەی لەسەر تەواوی هاونیشتمانیانی هەرێمی کوردستاندا و جیراوانی بادینان بەم یاسایە سادرن و بەم یاسایە محکەمە دەکرێن سەرباری ئەوەی کەمە بۆتە خەتەرێک لەسەر نەوەکانی داهاتووی هەرێمی کوردستان ژیانی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەخاتە ژێر پرسیارەوە و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان دەخاتە ژێر پرسیار و ئەم یاسایە لە ماڵپەڕی پەرلەمانی کوردستان لادراوە من تەمەنا دەکەم سەرۆکایەتی پەرلەمان باریش خۆی هەڵبستێ لەوەی کە چاودێری پێشێلی ئەم یاسایە بکات بۆ مەبەستی کە بەداخەوە بە مەبەستی خراپ بەکاردێنێت دووەمینیان ئێمە دانیشتێکمان کرد لە پەرلەمانی کوردستان لەسەر بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی مادە 66 ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار داوامان کرد کە بانکێشتی وەزیری پەروەردە بکرێت لەسەر کەرتی پەروەردە ئەو چەند مانگی بەسەردا تێپەڕی وەروە مامۆستایانی وانە بێژ و گرێبەستەکانی کەرتی پەروەردە بەڵام بەداخەوە نەکرا و هەروەها ئێمە 56 پەرلەمانتار داوای ئەومان کرد لێبڕینی موچە بخرێتە دەنگدان بەڵام دوای 18 کاتژمێر دانیشتن لێبڕینی موچە نەخرا دەنگدان کە داواکاری 56 پەرلەمانتار بوو داوا دەکەین ئیمڕۆ بخرێتە دەنگدان یان ڕوونکردنەوەمان بدەنێ و پاش ڕوونکردنەوەکە بیخەنە دەنگدان بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەمڕۆ بە دوواداچوونێکی وردم کردووە لەسەر ئەوەی کە موچە بۆ نادرێ بەداخەوە گەشتومەتە کۆمەڵی ئەنجامی مەترسیدار کە لێرە باس یەکەم کە پێویستە ئەم پەرلەمانە هەڵوێستەی لەسەرکە معقولە لەگەڵ زیادبوونی داهاتی نەوتە لە 142 داهاتی ناوخۆ بۆ موچەکەمی کردووە لە 142 لەم سێ مانگە لەوەش گەڕێ معقولە داهاتی سلێمانی لە 161 ملیار بۆتە 94 لە 142 کەمەکە لە هەمان کاتە هەولێریش لە 142 کەمەکە لە هەولێریش لە 201 ملیار و ئەبێتە 123 ملیار کەواتە پە قسەی چی و مناقەش چی ڕوویداوە هیچ لەوەش گەڕێ ئەڵێن بۆ موچە نادەن بەم داهاتەشەوە ئەڵێت سلێمانی تا ئەخیری ئەم هەفتە 35 ملیۆن دۆلارە نێرێ ئەو 35 نێرێ ئێرەش ئەوە نەیەدا و هەفتەی ئایندە 25 تر تەواوەکەن ئەمانش ئەو کاتەی دەن واتە جگە لە قاچاقی جگە لە خەدەماتی نەوتی جگە لە داگیرکردنی زەوی ئەیانوێت دەست بەسەر پارەی ئاو کارەبا و مروری شا بگرێت بۆ ئیتر ئێمە ڕاستپاردەی چی دەرکەین کۆبوونەوەی چی بکەین مامۆستا ئەبوبەکر فەرموون جەنابتان سپاس کاکە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەبوبەکر هەڵەت نی یەکەم ئێمە بە پێی مادەی 66 پێش 6 مانگ لەمە و پێش داوای کۆبوونەوەیەکمان کرد لەسەر کۆچی گەنجان و خرایە ناو بەرنامەی کار بەڕاستی مەسەلەی گەنجان پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانی هەیە چونکە لە هەموو ڕۆکانەوە لە دەستپێکردنەوەی پێشینەی هاوسەرگیری لە دابینکردنی هەلیکار لە جێڕانەوەی متمانە بۆیە ئەو کۆبوونەوەی ئێمە نازانین بۆ ئەنجام نادرێت دووەم سەبارەت بە جیراوانی بادینان کە ئێمە دوێنە لە جەلسەکانە ئامادە بووین و 12 و 13 و 29 مانگیش ئەوان محاکەمە دەکرێن لانی کەم سەرۆکایەتی پەرلەمان تەنها ئەو ڕوونکردنەوە با کە خۆشت کە سوکارەکان و جیراوەکانت بینیوە لانی کەم ئەمانە لە مەرحەلەی لێکۆڵینەوە تحقیقا کە قۆناغێکی گرنگە پارێزەریان نەبووە بەبێ پارێزەر ئەمانە لێکۆڵینەوەیان لەگەڵا کراوە خاڵی سێم راپۆرتی دیوانی چاودێری دارایی هاتۆ ئەبێ لە بەردەستی هەموو پەرلەمانتاران نابێت یانی چی سەرۆکایەتی پەرلەمان ئیداتە دەست لیژنی کاروباری پەرلەمان ناشیداتە ینی کە بیبینێ ئەڵێ بۆ دەیە بەس تەنها تەماشایکی ئەمە لە کوێی دنیاە هەبووە کە راپۆرتی دیوانی چاودێری نەگات بە یەک بەیەکی پەرلەمانتاران زۆر سپاس بەڵێ سپاس مژدەخان بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان چل ڕۆژە موچە نەدراوە یەک دنیا دەستە وەزارەت ماوە موچە وەربگرێ مانگانە و دەسەڵاتە 100 میلیۆن دلار لە داهاتی ئەم وڵاتە دەدزێ بەڵام معقول لە 30 ڕۆژ جارێک موچە خۆر نادا من داوا دەکەم هەر ئەمڕۆ دەنگدان بکرێ بۆ لێبڕێنی نەهێشتنی لێبڕێنی موچە لەبەرەوەی جەلسەی ڕابرد و سەرجەم پەرلەمانتاران دژی لێبڕێنی موچە بن فەرموو بە بەڕێزت بیکە دەنگدانەوە بزانە چەند کەس داواکاری ئەوەی هەیە بکە بخرێتە دەنگدانەوە و نەهێڵڕێ داوا دەکەم وەکو جەلسەکەی کە نەکرێت چکە جەلسەکەی کە بەس مەسرحی بوو 17 سعات کۆبوونەوەی پەرلەمان بوو ئیسفادەی 250 بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەبوو پاشان سەبارەت بە دکتۆر کازم بەڕێز سەرۆکی پەرلەمان تۆ سەرۆکی پەرلەمانی ئێوە دەستەی سەرۆکاتی دەبێ ئەندامانتان بپارێزن بەهۆی ئێوە چۆن دەهێڵن پەرلەمانتارێک پۆلیسێک هەڕەشەی لێ بکا پاڵی پێوە بنێ یعنی ئێوە ئاواشکۆی پەرلەمانتار دەپارێزن ئێوە ڕەحم بە مێژووی خۆشتان ناکەن داواکارم بۆ بڕیارەتاندا بچنەوە هیچی دیکە ئەو بڕیارە ناحەقیتان بەردەوام نەبێ بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر بە خێرایی وەڵام من لەسەر دوو بابەت داوا لە بەڕێستەکەم ئەگەر لە ڕێگەی ڕاستپاردنی لیژنەکانەوە بێ بە دوواداچوون بکەن یان کارێک بکەن کە ئەم دوو کەیسە ینی چارەنووسیان یەکلا بگرێتەوە یەکەم
ناسیح عەبدوڕەحیم ڕۆژنامەوانێکە لە شاری هەڵەبجە لەسەر کۆمنتێکی فەیسبوک لەماوەی 2-3 ڕۆژە زۆر بە خێرایی سزای 6 مانگ زیندانی بەسەرا سەپێنراوە. دووەم هونەرمەندێک کە بە ناوی جوانڕۆی باڵەبان چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە شێوەیەکی نادیار کوژرا هەتاوەکو ئێستا هەم کە سوکارەکەی بێ هیوان و هەم ینی دیار نییە بە چکە هۆکارێکەم هونەرمەندە کە هونەرمەندێکی دیار بۆ گیانی لە دەستداوە بۆیە داواکەم ئەو لیژنانەی کە تایبەتمەندن ڕیان بسپێرنەوە لەسەر ئەم دوو کەیسە بە دوواداچوون بکەن و زۆر سپاس. بەڵێ کاکێویتر بەڕێسەرکی پەرلەمان لە دەی سێ 2021 لێرە دروست 4 مانگ پێش ئێستا راپۆرتێکمان پێشکەش کرد لەسەر مەترسیەکانی ئاو لە هەرێمی کوردستان و چی لێ دێ بەرەو چێ دەچێتن. ینی ئەم راپۆرتە لەم پەرلەمانە ئیشێکی 6 مانگی لەسەر کرا کە بێ حکومەت چی بکاتن پلان سیاسەتی ئاو هەمووی ئێستا کە کەوتونەتە ئەو دۆخەی ئاو لە هەرێمی کوردستان ئەم راپۆرتەیە نەچوتەوە بوو سەرۆکاتی حکومەت ئیشی لەسەر نەکرا هەماهەنگیتان وەکو سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆکاتی حکومەت نەکرا بۆیە گەیشتنەوە قۆناغی وە نییە خەڵ بڵێتن کاکە ئاگاتان لە هیچ نییە هیچ نازانن پێمانوت ئەمە ڕوو دەداتن حاضری بوو بکەن هیچ نەکرا ئێستا کەوتونەتە خۆیان لە دەست هەموو لاک دەرچووە. سپاس. سپاس بۆ بەڕێست کاگیاسی بە ناوی خۆی گەورە و میهرەبان دیارە برادران هەندێک پرسیاری ئێمەیان کرد بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە حکمی وەی لە دۆسەی مادە هۆشبەرەکان زۆر ئیش دەکەم کەچی ئێستاکە ڕێژەی بخۆر لە کوردستان زیاد بووە لە 2020ەوە هەتا ئێستا 1113 کەس گیراوە بەڵام هەتاکو ئێستاکە 2 قاچاقچی 3 قاچاقچی نەگیراون بۆیە داوا لە بەڕێز دەکەم ئەوە دۆسەیەکی زۆر خەتەرناکە بەسەر کوردستاندا لژنەی تەندروستی و لژنەی ناوخۆ ڕاستپێری بۆ ئەوەی ئەو دەرمانانەی دێن کە بە ناوی عیلاج ئەو بە تایبەتی حەبی ترامادۆڵ و سۆمەدرین و ئارتان زۆر بووە ئێستاکە بۆ نمونە من یەک نمونەی بەسیتت دەمێت ئەگەر کەسێک بیەوێ 50 کارتۆن ترامادۆڵی بێنێ دەگەی دەچێ وەرەقەچی لە سەیدەلێکی دەکاو دەڵێ کاکە ئەو بۆمنا یعنی ئەو هەموو حەبەت ترامادۆڵە چیە لە کوردستان پەیدا بووە. یەک خاڵی دیکەم ماوە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵی زۆر گرنگە ئەم شتی گرنگ نەبێ ناڵم ئەویش بەسەر ئەو هەولێرەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان زەوی لە هەولێرە نەما هەموو عارەب کڕی 2 ساڵی دیکە سەرژمێری لە کوردستان بکرێ سەتا کاکتۆر شێرکۆ جەنابتان بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بابەتی دواکەوتنی موچە و داخوازی 56 پەرلەمانتار کە ئەبوایە کۆبوونەوەی پێشوو بۆ بڕیاردان بواە لەسەر نهێشتنی لێبڕین ئێستا ئەوەی کە ڕووی داوە ئەو کارە ساتەیە کە کودەتایە کە بەسەر ئەم پەرلەمانی کوردستانەیە کراوە کە زرد و سەوز لە داهاتی هەرێمی کوردستان کێبڕکێکەن بۆ ئەوەی کە نەیدەن بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا ئەویتر تەسلیمی نەکا ئەمە کودەتایەکی گەورە و گرانە بەسەر ئەم پەرلەمانی کوردستانە و بەسەر هەرێمی کوردستان داهاتی هەرێمی کوردستان داهاتی سەوز و زەرد نییە داهاتی هەرێمی کوردستانە لەبەرەوە ئەبێ ئەم پەرلەمانە هەڵوێستی هەبێت بەڵگەمان هەیە کە داهاتی هەرێمی کوردستان حجز ئەکرێت دەستی بەسەرا ئەگیرێ و نادرێت بۆ وەزارەتی دارایی لەلایەن ئەو دوولایەنەوە بۆیە ئەبێ پەرلەمانی کوردستان هەڵوێستی هەبێت لەسەر ئەو دیار دێت. کاک عەباس فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە بەڕاستی پێشنیاری ئەو بۆ بەردەمی دەستەی سەرۆکایەتی بەڕێز بکەم ئەگەر دەکرێت لە هەر جەرسەیەکە سەعاتێک یانی سەعات بۆ ڕای ئازاد بدەن یان نا جەنابەت لە سەرەتا باسیەوەت کرد کە بە پێی پەیڕەوی 1 دقەیە فعلەن 1 دقەت جێبەجێ کردووە بەڵام هیچ خاڵە پەیڕەویەکان جێبەجێ نەکراوە چونکە خاڵی پەیڕەوی بەڕوونی لە پەیڕەوە نووسراوە پێشەرکردنی یەکێک لە مادەکان بێ یان ئەگەر گفتوگۆ لە بابەتی دانیشتنەکە لایدا یان داواکاری بۆ دواخستنی گفتوگۆ بێ هیچ لەم بابەتانە نییە بۆیە ئەم ئەگەر ڕای ئازاد و جیاهاتە ناو کاری نقطەی نظامیەوە و مافیەوە تێ بەڕاستی خاڵی نظامی نەدەیبان دامشتر بۆی هەمومان قسەمان هەیە لەسەر هەموو بابەتەکان یا بۆ هەمومان نەبێ یا بۆ هەمومان هەبێ سوپاس دەکەم. بەڵێ بەڕێزان سەبارەت بە خاڵی پەیڕەوی ئێمە خۆشمان گەیشتوونەتە ئەو باوەڕێی کە تەفسیرکردنی خاڵی پەیڕەوی بەم شێوەیە لە بەرژەوەندی پەرلەمانی کوردستان نییە و بەڕێزە لەبەرەوە لەم پشوەی پەرلەمانی کوردستان داوا لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانەکەم هەر تێبینیەکیان هەیە سەبارەت بە هەموارکردنی مادەکانی ناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان
یان لیژنەکانی پەرلەمانی کوردستان گفتوگۆ پێکەوە بکەن بەڵێ بەشێکی زۆری ئەو قسانەیە کرێن خاڵی پێیڕەوینین بەڵێ دکتۆر زانە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە کە دانیشتنی ڕابردووی پەرلەمانی کوردستان 18 کاتژمێری خایان و گفتوگۆی زۆر باش لەم دانیشتنەدا کرا و تیمی حکوومەت لێرەدا ئامادە بوون و هەموو بەڕێزان 96 پەرلەمانتار لێرە قسەی کرد و پرسیاری ئاراستەی تیمی حکوومەت کرد لە ماوەی و 18 کاتژمێرەدا 12 کاتژمێر پەرلەمانتاران پرسیاریان کرد بۆ ئەمە ناکرێت بە مەسرحیە وەسف بکرێ داوا لە جەنابتان دەکەین ئەمە لە پرۆتۆکۆل بسڕنەمەوە ئەوە دانیشتنێکی گەورەی پەرلەمان بووەوە هەموو لایەکمان بەیەکەوە بەشدار بوون وە خاڵی تر حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی خەڵکی کوردستانە و پێکێنەری ئەم کابینەیە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و پێکاتەکان لایەنە بەشدارەکانی لەم کابینەیەدا هەمووان بەیەکەوە بەرپرسیارەتیان هەیە لەم کابینەیەدا و زۆنی سەوز و زەرد نابێت ناویل بهێنرێت لە پەرلەمانی کوردستان ئەم حکوومەتە و ئەو داهاتەی هەیە داهاتی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە نە لە دەستی زەردە نە لە دەستی سەوزە وەزیرێکمان هەیە کە وەزیری مالیە ئەسڵەن نە لە پارتیە لێ یەکێتیە کەواتە هەمومان بەیەکەوە بەرپرسیارەتی ئەم حکوومەتەی سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت زەرد و سەوز دەسڕینەوە لە پرۆتۆکۆل بەڵێ کاک مەم ئەسکەندەر بناغی خودی بەرێ سەرۆکە پەرلەمانی ئەگەر ئیجازە بیتن بەش بە حاڵێ خۆ ئەس هەم کۆرە هەژۆرەگەوی وڵاتیمە هەم کۆرە پێشمەرگەیەگەوی وڵاتیمە پیشۆنازیوە و خوشحالی و ژیانی پیشۆنازیە گەلێک ئامازن وەت 13 ساڵیەدا تازە دەرفەت چێبوو و ئێکێوەکی من قەست خواندنێ بکرد یعنی تەمەرێن بۆ 13 ساڵ تازە و دەرفەت چێبووش ئەنجامێ بەرگریکردن ناسنامە خۆیان نەتەوەی ئەس vênakêm ku mizayideye belku min û ayla min û xelkê de verê pirangekî giştî kêmtir ji vî xelkî xirê pêşkêşî Kurdistanê kirbîtin. Ew gotina ku goye hemû parlamenta gel lê birîna mûçeyne gotina ku neya peyreviyê hêvîdanî ji protokolê bihête serîn çunkî em hemiyet xema vî welatî de eger lê birîna mûçeyê nebînît bavê min wekû pêşmergeyek û zehmetkeşek dê lê mistefîd bît birayê min dê lê mistefîd bît kesûkarên dê lê mistefîd bin em hemînî nerêt xelkîne. Kesش مجید دیل هندینه بس ویانا ما حزامت تشتکی واقعی ما و شیانت ما تشتکی دیترینه جبرند داخوازت یه نو آخدن شپروتوکول بیتارش کرد. فرمون کاکمم فرمون. برای سروشی پارلمان من بخیرایی لسروی پیوندار به ماده 18 صلاتی جناب برگی ششم جخدلو هاوریانه کموا بو ممارسه د صلاتی خود ناکی که حکومت دا مسرا وکانی که ریز لشکوی پارلمانتار ناگرن پەرلەمان ناگرن جەنابێت دەسەڵاتی خۆتە بۆ ممارەسەی ناکەی بۆ مەسەلەی لێبڕینی موچەت لە دانیشتنی 28 مانگە نەخسە دەنگدانەوە یەک دوو لەسەر و مەسەلی کە پەیوەنددارە بە زۆنی زەرد و زۆنی سەوز و شتانە کە ئێمەش نیگەرانی لەوە کە نابێت زۆنی زەرد و زۆنی سەوز بەکاربێنرێ بەڵام پرسیاری منەوەیە ئایا سەرۆکی حکوومەت ناتوانێت کێشەی قاچاقچێتی باشماخ و پەروێستان چارەسەرکە ئایا جێگری سەرۆکی حکوومەت کە لە یەکێتیە ناتوانێت کێشەی قاچاقچێتی برایم خەلیل و حاجی ئۆمەران چارەسەرکە بۆچی پارەی ئەم گومرکانە نایانەوە ئایا کامیان ناتوانن کێشەی داهاتی نەوت کە کارەساتی هەیە لە گرێ بەستەکانی ڕابردووە 58 ڕوا بۆ کۆمپانیاکان چارەسەریکەن بەڵێ سپاس کاکمەم فەرموو دکتۆرە بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەپێی بڕگەی شەشەم لە مادەی هەژدەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تکایە ناوڕۆکی یاداشتی کۆتایی هێنان بە لێبڕینی موچە بخەنە دەنگدانەوە لە مانگی 11 داوای ئەو داواکاریەتان لێ دەکەین گوێناگرن وەک بڵێ بێ ئاگان لە دۆخ و گوزەرانی هاوڵاتیان و لەو دەنگدەرانەش کە ئێوە بە دەنگی ئەوان ئێستا لەسەر ئەو کورسیە دانیشتون و بەپێی مادەی بڕگەی 1 و 2 لە مادەی 118 هێز و پاسەوانی پەرلەمان ڕاستەوخۆ لەژێر فەرمانی سەرۆکی پەرلەماندایە کەواتە ئەوەی لە دانیشتنی ڕابردوو ڕوویدا لە ڕفاندنی مۆبایل لە دەستی دوو پەرلەمانتار ڕاستەوخۆ بە فەرمانی بەڕێستان کرا بڕیارتیان چییە لەبارەیەوە ئایا خۆتان سزا دەدەن چونکە ئیستیغلالی پۆستی خۆتان کردووە پاسەوانەکانتان پێچەوانەی ئەرکی خۆیان بەکارهێناوە و داوا دەکەم هەڵوێستی ڕوونتان هەبێ بەرامبەر سزادراوان و دەستگیرکراوانی بادینان و عادەتەن بەڕێستان وەڵامتان نیە بۆ پرسیارەکانی من هیوادارم ئەو جارە وەڵامم بدەنەوە کاک سیروان بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەکانم بە پێی مادەی 18 بڕگەی شەشەم و ئەرک و دەسەڵاتەکانی جەنابتانە
منیش لەگەڵ ئەوەیە خاڵی پەیڕەوی یەکێک لە خاڵی پەیڕەوی ئەوەیە کە پێشێلکردنی یاسابێ هەموو ئەزانین کە حکومت بە هەموو شێوازەکان لەم وڵاتەیە ماف و ئەرکەکانی جێبەجێ ناکە ماف نایە بە خەڵک ئەوەی کە موچە تەوزیع ناکات و پارەی لەلایە باشترین دلیلە کە یاسای پێشێل کردو جەنابیشە دەسەڵاتی ئەوەت هەیە بە نمونەیەکی زۆر بەسیط ئایا ئاگاتان لێ مانگێک زیاترە لەم هەولێرە و لە دووهۆک و لە سلێمانی ئەم حکومەتە تەنها 4 سەعات کارەبایە 20 سەعاتی ئەبێ خەڵک بیکڕێ لە ناو سیتیەکانە مۆزەفێکیان داناوە ئەو سیتیانە هەمووی عەرزی ئەم خەڵکەیانە بە چەند بەوەبەرهێنەرێ بە بەلاش ئەڵێ ئەگەر خەدەماتەکە نەیت من کارەبات لێ بڕم هیچ کەسێک هەبووە لە دنیا لە مۆزەمبیقیشە بووە خەڵک کارەبا و ئاوی لێ ببڕێ بەس هەناسە ماوە من ئێستا دیسان و دەنگی خۆمە خەمە پاڵ برادرانم بە پێی ئەو مادانە ئەڵێم لێبڕینی موچە نەمانی لێبڕینی موچە بخەنە دەنگدانەوە بزانین کێ لەگەڵیاتی و کێ لەگەڵیانە سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئەو قەیرانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوە هۆکارەکە وەزیری دارایی نییە کە ناتوانێت موچە تەوزیعکات ئەوە هۆکارەکە ئەنجومەنی وەزیرانە کە بە کۆی دەنگ بڕیار لەسەر لێبڕینی موچە ئەدەن و لە سابی ستوێکی ئەبڕن ئەوە هۆکارەکە ئەو دەسەڵاتەیە کە خۆی تەمویلی وەزارەتی دارایی ئەکات و بەپێ ئەو تەمویلە وەزارەتی دارایی موچە تەوزیعکات بۆیە من حەزەکەم بەڕاستی بەڕێستان دەسەڵاتی خۆتان لەو ڕۆ ببینن بە کۆتاییهێنان هەرچەندە ئێمە لە دوجاریشە هەڵوێستمان وا بۆ کە بە هیچ جۆرێک لەگەڵ لێبڕینی موچە نین کۆتایی بە لێبڕینی موچە بێت و بشخرێتە دەنگدانەوە هەر ئەمڕۆ بەڕاستی يعني من ماینی گەرانەیە کە کاکزانە شانازی بەوە بکات کە وەزیری دارایی لە گۆڕانە لە یەکێتی و پارتی نییە ئایا ئەگەر وەزیری دارایی کە لە گۆڕانە ئەگەر لە گۆڕانە ئەگەر قسوورێکی هەبووە ئەگەر ئاڵاوە لە دۆسێکی گەندەڵیەوە ئەگەر دزی کردووە ئەگەر تەقسیرەکەی لەسەر ئەوەیە کە ناتوانێت موچە دابەشکات خەتای ئەوە من لێرە لە ئێستا گوڵستان خان کاک پێشەوە کاک پێشەوە خۆم ڕێگە کاک پێشەوە ئەرکی منە ئەندامی بەڕێزی پەرلەمان ناوی ئەندامێکی تری پەرلەمان نایەنێ و وەڵامی ناداتەوە و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو هێزە پێکێنەرەکانیەوە بڕیاری داوە بەرپرسیارەتی بڕیاردان لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردانێکی تەزامونیە هەموو ئەو هێزە پێکێنەرانە ئەگرێتەوە کە لەوێن ئەگەر کابینەی نۆیەم و کابینەکانی ڕابردوو شانازیەکیان هەیە بۆ هەموو هێزە پێکێنەرەکانە ئەگەر شانازیەکیان هەیە کە بێگومان سەدان شانازیان هەیە و ئەگەر کارێکی خراپیان کردووە ئەگەر پێویستمان بە چاکسازیە ئەگەر لە جونگەیە لە جونگەکانە موفق نەبووین ئەگەر ئێستا و لە واقعێکەیە کە لێبڕینی موچەیە هەموو ئەمانە بابەتێکی تەزامونین ئەوان دوێنێ بەڕێزیان خۆیان کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووریان کردووە هیچ پەردە و حیجابێک لە بینیانە نییە بۆ ئەوەی قسە لەگەڵ یەکتری بکەن بۆ ئەوەی گلەیی لە یەکتری بکەن بۆ ئەوەی هەر بابەتێک کە لە بینیانە پێکەوە باسی بکەن بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران تەزامونین هاریکارین هەموو هێزە پێکێنەرەکان لێی بەرپرسن تێیدا بەشدارن خۆ ئەگەر وەزیرێکی بەڕێز ئەگەر سەرۆک وەزیران ئەگەر جێگری سەرۆک وەزیران ئەگەر هێزێکی دیاریکراو کە لەوێ حزوری هەیە بە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران ڕازی نییە دەیان وەسیلە هەیە بۆ ئەوەی بۆ ڕای گشتی بۆ پەرلەمانی کوردستانی ڕابگەیەنێ کە ئەو بەرپرسیارەتی هەڵناگرێ بەڵام ئەوەی ئێمەی بینین هەموو هێزە پێکێنەرەکانی حکوومەت بەرپرسیارەتی هەڵدەگرن پێکەوە ئەوان پێکەوەن تکایە با یەکتری ئیستێداف نەکەین تکایە باواز لە یەکتری بێنین بەڕێزان بڕگەیەکی بەرنامەی کار جێبەجێەکەین وەڵامی دڵنیابن هەمووتانە دەمەوە بەڵام بەڕێزان سەعاتێک زیاترمان لێ ڕۆشتووە بەڕێزان باش فەرموو مامۆستا عومەر فەرموو بەڵام هەر دووبارەی قسەی ڕەفیقەکان هیچ دووبارەیەک نییە ئەگەرچی ئەوە گەندەڵی و خراپەکاری دووبارەی وا ئەزانم دە ڕۆژ لێرە دووبارە قسە بکەین هێشتا حەقی خۆمانە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ژمارە 33 لە 21/12/2020 یاداشتێکم پێشکەش بەوە کرد سەبارەت بە خۆپشاندانەکانی شاری سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و تحقیق و لێکۆڵینەوە بۆ پێگەێنانی لیژنەوە بۆ تحقیق و لێکۆڵینەوە لە
شەیدکردنی 10 کەس کە مناڵی 13 ساڵی تایە لە 4/1/2021 وەڵامتان دامەوە کە لیژنەیەکتان پێکهێناوە تکایە ئەنجامی ئەو لیژنەیە چی بوو ئەو 6 مانگ تێپەڕێەوە بەسەریا خاڵێکی تر بەڕێ سەرۆکی پەرلەمان یەکێک لە ڕۆڵە گەورەکان ئەرکە گەورەکانی پەرلەمان چاودێری جێبەجێکردنی یاساکانە ئەگەر ئێمە دەسەڵاتمان بەپێی یاسا بەسەر ئەنجومەنی دادوەریان نیە بەسەر ئەنجومەنی یاساییشان نیە ئەوەی ئەمە ئەم یاسایەمان دەرنەکردووە لە پەرلەمانی کوردستانەوە بۆی خەڵک لەسەر دەربڕینی بیرروڕا ماف و ئازادیەکان دەستگیر بکرێن 39 کەس تا ئێستا لە ئەنجومەنی ئاسایش دەستگیر کراون ئەنجومەنی ئاسایش خۆی مدعیە لەسەریان تا ئێستا 5 سزادراون 5 کەیان لە پرۆسەی دادگایان من داوا لە بەڕێستەکەم لیژنەیەک پێک بێنە بۆی لە دادگا لە نزیکەوە چاودێری پرۆسەی دادگاییان کات بۆمان دەرکەوێ کە دەیان پێشێلکاری لە مافەکانە هەیە کە بۆ هەر تۆمەتبارێک ئەم مافانە بەڕێ سەرۆکی پەرلەمان من پرسیارەکەم ئەم دانیشتانەی ئێمە بە 18 سعات و بە 10 سعاتێکین چ دەرەنجام و جەدوایەکی هەیە لە کاتێکا ئێمە لە کۆتایی 18 سعاتە لەبری ئەوەی بڕارێکی لێ دەرچێ بە ڕاستپاردەیە خۆتە زانی قوتی ئیلزامیشینە لێی دەرەچین بابەتی لێبڕینی موچەوە ئێسش زۆربەی ئەندام پەرلەمانەکان داوای ئەوەکەن کە بخرێتە دەنگدانەوە کۆتایی پێبێت ئێمە باس لە کاری حکوومەت ناگەن کارێکیان بەیەکەوەیکەن و ئەمانە ئێمە تەزامونی ئێمە باس لە کاری پەرلەمانی و چاودێری پەرلەمانیەکەن بڕارێکی نایاسایی هاتووە بێ بخرێتە دەنگدانەوە کۆتایی پێبێت و ڕێگر چیە لەسەرەوەی کە ناخرێ ئەمە خاڵی دوو ئێمە وەرزمان درێژ کردەوە بۆ ئەوەی ئەو بابەتانە بخرێتە بەرنامەی کارەوە کە بابەتی زیندون ئێستا خەڵک ئاوی نییە خەڵک کارەبای نییە خەڵک موچەی نییە بەڵام سێرەکەی بەرنامەی کار باس لە یاسای ڕسمی پولەکە کە ئەمە هەر بە جەناب تەڵێم یاسای ڕسمی پول چێ بەرژەوەندێکی خەڵکی تایە خەڵک لە کاتێکا لە ناو ئەمە مقەیرانە ئاژی لەبەرەوە ئەم مانگە ئەبێ بۆ ئەو بابەتە زیندوانە بێ لەوانە بێژان لە یەکەمەکان لە گرێبەستەکان ئەوانە بخرێتە بەرنامەی کارەوە بەڕێ سەرۆکە پەرلەمانی خەڵا پەیڕەوی دیفمادا 18 بڕگا 3 دیماهیکینانە دانیشتنت پەرلەمانی ئەرکێ جەنابێتەیە بۆ دووەم جار کۆمبۆنت پەرلەمانی بێ کۆتایی هێنان بدیماهیک تێتن و ئەم نزانین سەر چ بنەمایەکی یاسایی بۆ نمونە کۆمبۆنا جاراچووی 6-7 بڕگا بۆم تەنێ 3 بڕگا هاتنە مناقەشەکردنی بڕکە دیتر بۆ ئەڤرۆ هاتنە دەست نیشانکردن هەر وسا بەری چەند هەیڤەکەژی چندین برگه تدا بون ایک شوان برگه اوه بو مناقشه بتکرین سر بابت کوچا گنجان حتی نو که چین که او کمبونه دیماهیک نهات یا کمبونه کادی هات دیفرا آیا او بابت تنی چلیتن سر چه بنمایه که یاسای جناب تا وان بریار تنی دتن بله که گورن بنای خوای گورو مهربان بر سروکشی پارلمان گوران عمر علی بر سروکشی پارلمان کشتن زور بوا شاڵاوی تون توتیژی زیاتر بووە لە ناو هەموو توێژەکان ماوەی چەند ڕۆژێکە هونەرمەندێکی ئێمە بە ناوی جوان ڕۆکەریم کە ناسراوە بە جوانڕووی باڵەبان لە کاتی دەوامی فەرمی خۆیان کە لە هەمان کاتدا ئەندامی تیپی جوقی سەربازی سەر بە وەزارەتی پێشمەرگە بووە لە کاتی دەوامی فەرمی خۆیان بردووە فڕاندویانە و خنکاندویانە ئێمە ئێمڕۆ لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگای مەدەنی داوامان کرد کە لیژنەیەکی لاوەکی دروست کرێ بۆ بەدواداچوون بۆ ئەو کەیسە بەڵام داوا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی بەڕێز دەکەم کە جەخت بکاتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کە کاری جدی بکەن لە دۆزینەوەی تاوانباران و بە سزاگەیاندنیان و خاڵێکی تریش لیوای دوانزەی پێشمەرگە چەند موچەیەکی نەدراوە و ڕاگیراوە داواکەم لیژنەی پێشمەرگە ڕاستپێری بۆ بە دوواداچوون و سپاس دەکەم. بەڵێ زۆر سپاس. آخر کەس کاک موسلیمە باشە بەسەرچە. بەڕێ سەرۆکی پەرلەمان بەم یاداشتەی کە لە مانجی پێشووە بۆ لێبڕینی موچە بەرز کرایەوە یاداشتی 56 پەرلەمانتار بە خۆشحاڵیەوە کە 18 سەعات قسە کرا ئێمە گلەیمان لەوە نییە بە تەفاسیلی باسی باری دارایی دۆخی دارایی هەرێم کرا بەڵام منە پرسم نەتیجەی چ بوو بەڕاستی یاین تاکەی دانیشتەکان دەبێ نەتیجە ئەمێنەوە خۆی لە ڕاستیە حقیقەتێکەیە ئەم دانیشتانە زیانێک ئەگەیەنێ بە دۆخی ئێستای هەرێم ئەویش ئەوەیە بێئومێدی زیاتر دروست دەکات و کە نەتیجەیان نیێمە هەرچەندی قساکەین بەڵام نەتیجە نییە و بڕیاریشتیان نادرێت بابەتێکی زۆر گرنگکە بەڕاستی کە دوو زەمیلی خۆشەویستم باسییان کرد کۆچی بەلێشاوی بە کۆمەڵی گەنجانە لە ئێستاە یعنی من لە ناو خەڵکە ڕۆژانە ئەبینین ئەبیستین گلەی خەڵک زۆر زیاترە لەو بارانەوە کە کۆچی بەلێشاوی گەنجان هەیە بۆ دەرەوە وڵات بە تایبەت دەرچوانی دانەمەزرا و کە
فەرموو سەلما خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو کاگۆران ئاماژەی پێکرم ڕۆ لە کۆبنەوەی لیژنە بڕیارمان پێکێنانی لیژنەیەکی لاوەکی داوە لەسەر مەسەلەی کوشتنی ئەو هونەرمەندە و پێشەوە و کاگۆران بخۆیان ئەندامی ئەو لیژنە لاوەکیان لەگەڵ بەڕێز کاک فەیسەڵ لەسەر مەسەلەی گەنجان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لیژنەی لاوان لە پەرلەمانی کوردستان راپۆرتێکی زۆر تێر و تەسەلمان بە پێشکەشکردنی کۆمەڵێک ڕاستپاردەی زۆر گرنگ ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرا لەیەکی دوانزە قرار بوو ئێمە خوێندنەوە و تاوتوێی بۆ بکەین بەڵام بارودۆخی پەرلەمان لەو ڕۆژەدا گونجاو نەبوو لە پار مانگی دوانزەوە هەتاوەکو ئێستا زیاتر لە 4 جار ئێمە نووسراومان کردو داوامان کردو ئەم بابەتە بخرێتە ناو بەرنامەی کاری کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان بەداخەوە نەچۆتە ناو کاری کۆبوونەوەی پەرلەمان راپۆرتێکمان ئامادە کردو لەسەر ڕەوشی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کە 4000 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی زیاتر لە کوردستان هەن پێشێرکارێکی زۆر بەرامبەر بە یاسای ژمارەی ساڵی 2011 دەکرێت لە هەرێمی کوردستاندا راپۆرتێکی زۆر باشمان ئامادە کردووە لەم بابەتە بۆ خستنە ڕووی بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان داوا دەکەین ئەو راپۆرت زۆر سپاس بەڵێ کاکتۆر سەباح دکتۆر سەباح بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی داتاکانی وەزارەتی تەندروستی پێمان ڕادەگەینن کە ئەو بەتای کۆرۆنا بەرەو هەڵکەشان دەڕوە داوا دەکەم لەو مێنبەرەوە لە هەموو ئەندامانی پەرلەمان کە ڤاکسینی کۆرۆنا دانێن تاکو ئیشمان پەک نەکەوێت و ڕێکارەکانی تەندروستی جێبەجێ بکەن زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس دکتۆر ڕێبوار. بەناوی خی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من وەکو سەرۆکی لیژنەی پەیوەندەکانی دەرەوە ڕۆندی کورسانی قساکەم لەسەر بابەتی کۆچی گەنجان دیارە بابەتی کۆچی گەنجانیان ئەو پرسەپرسێکی زۆر گرنگ و استراتیژیە ڕەنگە ئەندێ لێکەوتەی ئایندەی بکات لەسەر هێزی مرۆیی هێزی کار و ئاسایشی مرۆیی ئاسایش کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان دیسان باڵانس لە نێوان دیموگرافیا لە هەرێمی کوردستان ناوەڕاست و خواروی عێراقەمەوەم لێکەوتانە بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو لیژنەی پەیوەندەکان لە ماوەی ڕابردوو کە بە نووسراوێک ئاراستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمانمان کرد داوامان کرد ئەو پرسە بخرێتە بەرنامەی کار وە دەستخۆشیتان لێکەین خراە بەرنامەی کار بەڵام بەداخەوە بە هەندێک هەڵومەرج کە لە نێو دانیشتەکەیە کرا بۆ مای ئەوەی کە گفتوگۆ نەکرێت لەسەر بابەتێک ئێمە لە دوا کۆبوونەوەی خۆمان لە لیژنەی پەیوەندەکان دیسان جەختمان لەسەر ئەو بابەتە کردووە داوای دانیشتێکەکەین بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە بەڵام پێشەوە داوای ئاماری تازەمان کردەوە دەمانەوەی ئەبدەیتی ئامارەکانی خۆمان بکەین اینجا گفتوگۆ لەسەر بکەین لەبەرەوەی ئێمە راپۆرتێکی مەیدانی تێر و تەسەلمان ئامادە کردووە هەم ڕاستباردێتیا هەم هۆکارەکانی بە ئومێدیەوەی کە دانیشتێک بکرێت لەسەر ئەو پرسە. بەڵێ زۆر سپاس بەڕێزان لەوەی کاک تۆ ڕێبوار و سەلمان خان و ئەو بەڕێزانەوە دەست پێکەم ئێمە ئەو دانیشتەی پەیوەندی بە کۆچی لاوانەوە هەیە دامان نا 5 وەزیری حکوومەتی هەرێمی کوردستانیش هاتبوون بۆ پەرلەمانی کوردستان هەموو ڕێکخراوەکانی لاوانی کوردستانیشمان میوانداری کردبوو بە ڕێزیان هاتبوون لێرە بوون بەڵام دانیشتەکەی پەرلەمان تێک چوو ئێمە خواحافیزیمان لە وەزیرەکان کرد و بە ڕێزان دانیشتەکەمان هەڵکرد ڕاستە جارێکی تر داوا کراوەتەوە بەڵام ئەوەندە یاداش دێت ئەو لەوێت دەدرێ بە یاداشتێکی تر لەسەر حسابی یاداشتێکی تر ئێمە لە ڕاستیە نازانین چۆن جەدوەلەکە دانێ ئیشی پەرلەمانی کوردستانیش بە تەنها دانیشتن نییە بە ئامادەبوونی وەزیر بەڕێزان تەشریعیش یەکێکی ترە لە ئیشەکانی پەرلەمانی کوردستان ئێمە وا لە ساڵی سێم نزیکە بینەوە 21 قانون و قەرارمان دەرکردووە خۆ ئەبێ لانی کەم لە مانگەکەیە دوو دانیشتن دانین بۆ ئەو بابەتە ئەگەر سەیری ئەم پەیڕەوە بکەین بەس پێنجشەمان دانراوە بۆ بانکردنی حکوومەت و ئامادەبوونی حکوومەت لە دانیشتەکانی پەرلەمان و قسەکردن لەسەر و بابەتانی کە بابەتی ڕۆژن بەڕێزە بەس بەدڵی خۆتان بەڕێزان بەدڵی خۆتان قسەتان کرد دەرفەتێکی کەم بدەن بەڕێزان دەرفەتێک بدەن بۆی ئێمەش قسەی خۆمان بکەین ئێمە ئەو قاعیدێشمان تێک شکانووە ڕۆژانی تەشریعیشمان داناوە بۆ بەدواداچوون و وەزیرەکانمان بان کردو بۆ ئەو بابەتە ئەگەر بیرتان بێ لە کۆبوونەوەی پێشوو ئێمە وتمان ئەم وەرزە بۆ ئەو پرۆژە یاسا و پێشنیازە یاسایانە بێت کە ئامادەکاریەکانیان تەواو بووە ئەگەرتانەوێت دانیشتێکی دیاریکراو لەسەر بابەتێکی دیاریکراو بکرێ ئەتوانن لە دوای یەکی حوتەوە یان بڵێن لە دوای یەکی هەشتەوە داوای دانیشتنی نایاسایی بکەن بە ئیمزای ئەندامانی بەڕێزی پەرلەمان سەبارەت بەو دۆخەی کە لە دانیشتنی پێشوو ڕوویدا دکتۆرە شایان هەڵەسخان ئێمە بەڵێ لیژنەمان پێکێناوە و چاوەڕێی نەتیجەی لیژنەکەکەین لە هەمان کاتا دەستەی پاسەوانانی پەرلەمانی کوردستانیش سکاڵایەکیان پێشکەش کردووە ئێمە سەیری هەردوو سکاڵەکەکەین و وەڵامەکەتان هەڵەسخان
تەواو ئێمە چاوەڕێی نەتیجەی لیژنەکەکەین ئەگەر ئەوان گەیشتنە نەتیجە کە عقوبەی من بدەن من حازرم بەڵێ بەڕێز بەڵێ بەڕێزە سەبارەت بەو بابەتانی کە لە دادگان ئێمە بۆ خۆمان وەکو سەرۆکایەتی پەرلەمان پێتان وانە بێ هیچ ئیشێک لەو بوارەیان ناکەین ئێمە ئیشی تیاکەین بەڵام بە پێی پرەنسیپی جیاکردنەوەی دەسەڵاتەکان و بە پێی بڕگەی سێهەم لە مادەی 43 ئێمە ناتوانین لیژنە پێک بێنین بۆ متابعەی محکەمە بەڵام ئەتوانین ئێمە چاودێری پرۆسەی بەڕێوەچوونی محکەمە بکەین بەڕاستی هیچ شتێک ڕێگر نییە لەوە بەڵام و ئەشیکەین و هانی هەموو پەرلەمانتارانی کوردستانی شەدەین کە بۆ ئەم بابەتە حزوری خۆیان نەبێ پشتیوانیانەکەین وەگەر پێویست بێ خۆشمان حازرە بین و دڵنیاشتانەکەم ئێمە لەو ڕۆ درێغیمان نەکردووە سەبارەت بە بابەتی موچە کە کۆبوونەوەی پێشومان کرد بەڕێستان لەو کۆبوونەوەیە زیاتر لە بابەتێکتان داوا کرد داوای دامەزراندنی وانەبێژانتان کرد داوای بەهمیشەیکردنی گرێبەستەکانتان کرد داوای بابەتی خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆتان کرد داوای چاکسازیتان کرد داوای بنەبڕکردنی قاچاقچێتیتان کرد داوای پیاچوونەوە بە گرێبەستەنەوتیەکانتان کرد بەدەنگی 69 ئەندامی پەرلەمان ئێمە دەسەڵاتمان داوە بە سەرۆکایەتی هەر سێ لیژنەی مختص کە راپۆرتەکەیان بنووسن داواکاریەکانی پەرلەمانی تێدا بێ هیچ شتێک ڕێگر نییە لەوەی کە باسی لێبڕینی موچەی تیا بکەن و قسەی خۆیانی لەبارەوە بکەن و دەست بە جێبەجێکردنی بڕگەکانی بەرنامەی کارێکی فەرموو کاک عەباس فەرموو خستمانە دەنگدان بەڵێ کاک عەباس فەرموو کاک عەباس بەناوی خۆی گەورە و میهرەبان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی دەنگدان لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 5 هەفتی 2021 کاتژمێر 12 پێش نیوەڕۆ کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتوێکردن و داڕشتنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون سەبارەت بە پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بە خاوەنکردنەوە زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان زێدەڕۆیان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆکردن و تاوتوێکردنی لیژنەکان گەیشتنامان جامەی خوارەوە سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بە خاوەنکردنەوە زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان زێدەڕۆیان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق بەڕێزان ناونیشانی یاساکە خەینە دەنگدان سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان زێدەڕۆیان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق بەڵێ ئەوە وەک خۆی خەینە دەنگدان بەڕێزان ئەندامانی پەرلەمان دانیشتنەکە هەڵەگرن